پاس بۆ خۆی پەروەردگار کە خۆی گەورە دەرفەتێکی وای یاو بە من بە ڕۆژوشم و ئەو نانە حەڵاڵیش پیاکەم زۆر سپاس بۆ خۆی پەروەردگار لە بەرداهاتێکی کەم ئیشەکەی خۆ دوات لێبێری ئیشە حەڵاڵەکە بچی ئیشێکی حرام بکەیت. پێم بڵێ چەند ساڵ لە ڕێی پیشەی کرێکاریەوە نانی حەڵاڵ پەیا دەبێت؟ وەڵا سەرەتا پێشەکی بە خێراتنی هەردووتانەکەم تقریبا 20 ساڵە بێ من لەم بوارە ئیشەکەم لە بواری ئیشی گەچکاری و لە بوو ئەم شتانە تقریبا ئیتر ئەو سپاس بۆ خۆی پەروەردگار تا ئێستا کە خۆی پەروەردگار دەرفەتیاوین بە نانیشی حەڵاڵ پەیا بکەین لەم ئیشە. تا 20 ساڵ لە ڕێی کرێکاری بیناسازیەوە تو نانی حەڵاڵ دەبێتەوە بۆ خانەوادەکە. بەڵێ پێم بڵێ پەیداکردنی نانی حەڵاڵ ئاسانە یاخود زەحمەتە؟ وەڵی دیارە تۆزێ زەحمەتە، بەڵام سپاس بۆ خۆی پەروەردگار کە ئێمەی وا لێ کردووە کە ئیمانێکی وای پێبەخشیوین بتوانین نانێکی حەڵاڵ پەیا بکەین. ئەیدە دیارە زۆر زەحمەتیژە بەخوا، بەڵام کاتێک کە ئەچیتۆ ناو ماڵ و منداڵت دیارە زۆر دڵخۆشیت و زۆر هەستێکی خۆش دەیە لەبەرەوە نانێکی حەڵاڵ پەیداکەیت. مانگی ڕەمەزانە بەڵێ شە بە ڕۆژوویت تینو دەبیت و برسی دەبیت و ماندووش دەبیت دەشت ساغ بێت چه هەستێکە دەیەکە بۆ پەروەردگار بە ڕۆژوویت و لە هەمان کات نانی حەڵاڵیش پەیدا دەبێت؟ ئەوە هەر یەکجار هەستێکی زۆر خۆشە، چونکە کەسانێکن لەوانەیە ئێستا خۆی گەورە لەشێکی ساقیژی پیاون و هەر لە ماڵۆش دانیشتون و بە ڕۆژوش نابن، بەڵام سپاس بۆ خۆی پەروەردگار کە خۆی گەورە دەرفەتێکی وای یاو بە من بە ڕۆژوشم و ئەو نانە حەڵاڵیش پەیاکەم. زۆر سپاس بۆ خۆی پەروەردگار. وەستا قەت بووە پێشنیاری کارێک کرابێت ئەمی خۆت باشتر بووە بەڵام گومان دەبێت کە حەڵاڵ نییە؟ وەڵایی تقریبا جارێک لە کۆمپانیایەک و تەلەفۆنیشیان بۆ کردم بۆ ئیشی هەر ئەم ئیشەی کە ئێستا بۆ خۆم ئەیکەم، بەڵام ئیشەکە هەستمە کرد یعنی حرامیکی تایە، چونکە لە کاتی ئاگومانم هەبوو لەوەی کە حرامیکی تایە لە کاتی نوێشەکانە نانێژ لە نوێشەکان بە جوانی بکەین و ئەنجا کاتی جومعەمان هەر نەبوو نانێشتین بۆ جومعەوانە. ئیتمیش لە ڕاستیە ئەو ئیشەم واز لێنە لە هەمان کاتا کولفەکەیشی زۆر لەمە باشتر بوو لە ڕاستیە، داهاتەکەی زۆر لەمە باشتر بوو، بەڵام ئینسانیش نابێت تۆ لە بەرداهاتێکی کەم بچی ئیشەکەی خۆ دوات لێبێنی ئیشە حەڵاڵەکە بچی ئیشێکی حرام بکەیت. لە ڕاستیە ئەوە هەبوو بەس وازم لێنە لەبەر خاتری خۆی پەروەردگار. ئەمان دڵخۆشتری لە میشە زۆر دڵخۆشم، یعنی بەڕاستی زۆر دڵخۆشم لەبەرەوەی بە ڕۆژوم ئەنجا ئەم ئیشەیەکەم بۆ خۆم ناخی خۆم پی باشە کە حەڵاڵە و ئەی بە ماڵم ناڵم زۆر پێ خۆشە. سپاس بۆ خۆی پەروەردگار. ئەوم پێ بڵێت چ دڵخۆشیەکە دێ کاتێک کە ئێوارە دەچیتەوە بۆ ماڵەوە چ چێژێکی هەیە نانی حەڵاڵ دەبیتەوە لەگەڵ خانەوادەکە دەیت؟ وڵاجا نانی حەڵاڵ هەر بۆ خۆی دیارەکە ئەم نانە حەڵاڵە، چونکە کە ئەڕۆی تۆ ماڵۆ خۆت هەست بە ئارامیەکەی، چکە نانەکەت حەڵاڵە لە ناخۆ خۆت شتێک پێ دەڵێت ئەم نانەت حەڵاڵە، بەڵام لە ڕاستیە ئەگەر نانێک پەیداکەیت و حرام بێت باوەڕەکەی ماڵ و منداڵیشت دڵخۆش بن تۆ ناخت هەر پێی ناخۆشە، چونکە نانێکی حرامت بۆ ماڵ و منداڵەکەت بردوتەوە. لە ڕاستیە لەمایانە زۆرم پێ خۆشە کە نانێکی حەڵاڵە بۆم بۆ ماڵ و منداڵە. چی بۆ کەسانە دەڵێ کە گوێ بە حەڵاڵ و حرام نادەن لە پەیداکردنی ناندا؟ وڵی جا نانی حرام تۆ ئەگەر بۆ نمونە لە ڕۆژێکە دەگەڵا پەیاکەی کورە زیاتر لە دەگەڵاش پەیاکەی کە مادەم حرام بێ و دنیا مردنێکی تیا بێ هیچ سوودێک بۆ تۆ نهێنێ بۆ قیامەت. لە ڕاستیە من بەو کەسانە لەم قەت مەکەونە شوێن نانی حرام، چونکە حەڵاڵەکە وەرەقەیەکی حەڵاڵ بەرامبەر دەگەڵای حرامەوەستێت لە کاتی سەرفکردن، یا چونکە خی پەروەردگار بەرەکەتە خاتە ئەو نانە حەڵاڵە و بەرەکەت لەسەر ئەو نانە حرامە هەڵەگرێت. دەستخۆش.